بلگودارن خوشتوی لسر پیلانو تو 4.0 وکی یا خویای کمپا حسن شام یوسری یک جوان کامپین سر به پارێزگا هەولێرێ کوژ بۆی خوشکوبراین دەشتانەینەوە مووسڵێ هاتیە دروستکردن و حیانەها ژی ئاوارە دناوا vê kampê da hene helkewta coğrafya vê kampê ji serdemê vîrusa koronayê ne cihekê baş e ji ber çi çunkî dikevî te navbera checkpoint an bêjin seyterê di navbera Musilê û Hewlêrê êdî ew di navbera van her du checkpointa da ne ji ber vê çendê jî me îro xas mêvandariya kak mêvan Sidîq berêveberê kampê bikin ku ser bi dezgehê xêrxwaziyê Barzaniye kak mêvan ji destpêkê gelek spas bo vê derfeta te bi me dayî û ez dixwazim bi wê pisyarê dest pê bikim yanî li serdemê vîrusa koronayê çawa serederî digel awarê di nava kampa we dihêtkirin ta çend îcaze bi wan dihêtdan daxilî senterê bajarê Hewlêrê û Musilê bibin. Var baş bu te kak Semîrê var baş bu hemî temaşevanan jî tevamû bu hemû pêgiran jî belê wek hemû kes agadar e ke duayê belavbûneweyî petayê korona barûdûxekey bi tawî li seranserî dinya û bi taybet li rojhilatî narast gorî êmeş wekû îdareyê kempî dezgehê xêrxwazî Barzanî li kempê Heseşam pabend bûyîn bi rêmekanî û rêkarekanî xweparastin û yekê rêsehekanî ke li Wezaretî Naxwî Hikûmetî Herêmê Kurdistan hatûye serederî legel barûdûxeman kirduwe bêguman barûdûxekî taybet bû barûdûxekî zûr ciyawaz bû legel ew hemû salaneyî ke bi ser mandara raborî û bi ser xelkekeş de derbas bûwe çunku her wekû amaje pê kirdowe lew sunûre ew sunûre heta êsta yanî wekû delên naw debirêtin be navçe devrewekan ke li nîvan hikûmetî merkezî û hikûmetî Herêmê Kurdistan e bûye berastî eme تووشی زۆر ئاستەنگ بووین لەو بارودۆخەدا لەو ماوەیەدا بەڵام بە خۆشحالیەوە توانیمان لە ڕێگەی هۆشداری و لە ڕێگەی بەرزکردنەوەی هۆشداری لەگەڵ خەڵک بۆ سەلامەتی خەڵک توانیمان تا ڕادەیەکی باش خەڵک بگەین ئەو ئاستا کەوا ئەو ڕێکارانەی هاتینە بەردەست ئەو ڕێکارانەکە ئیدارەی کەمپۆری گرتووە لە بوو سەلامەتی خەڵکەکەیە و لە بوو سەلامەتی ناوچەکەیەتی. بله کاک میوان من دخواست وی پرسیاری بکم اوی دناوا کامپا ونه تا چند دکارن داخلی سنترا هولیر یا سنترا موصله ببین آیا اجازه بوان دهید دان؟ بله هر وک جنابت آگاداری وکو اماجشم پیکرد ام ناوچانه ناوچای دابرا وکارن بوی پیشتر جیان آسایی بوا بلام باو بارودوخه بداخه و بتنه رگه پیدان بو کیسی امرجنسی هەیە کە وەک منداڵ لەدایک بوون و حالەتی نەخواسراو کە لە ناو کەمدا کە بێن و ڕەوانە بکەین بۆ هەولێر بەڵام بەگشتی بە حاڵەتێکی گشتی نەخێر هاتوونە چۆن بە هیچ شێوەیەک نەبووە ئەو خەڵکە نەیانتوانیوە بێنە دەرەوە سەردانی بازاری شاری هەولێر بکەن یان مووسڵ بکەن چونکو هەر وەک جەنابەت ئاگاداری لە ڕێکارەکانی خوپارێزی و ڕێکارەکانی حکوومەت لە پارێزگای نەینەواش هەمان ڕێکار و قەدەغی هاتو چوهات بوو بەردەست یعنی هەتا ئێستاش کە ماوە ڕێگە پێدران نییە بەتەنێ بۆ کەسی حالەتی ئەمەرجنسی نەدەتە. بله و کاک میوان اگر وصایە خەڵکی دناوا کامپی چاوا دژین یعنی یەک جوان بابەتان کریزا دارایە بارودۆخی ئابووری دناوا کامپی چاوایە چاوا ئەف خەڵکە دژیتن یعنی ئەوێ دناوا کامپا وەدانە کاک سەمیر بەڕاستی هەر وەک ئاماژەم پێکرد دۆخێکی زۆر هەستیار بوو دۆخێکی زۆر جیاواز بوو کە بەسەر ئێمەدا دەرباز بوو ئەزمونێک ئەکید بێتە ئەزمونێکی زۆر گرنگ بوو ئێمە بارودۆخەکە زۆر خراپ بوو چونکو هەر وەک ئاماژەم پێکرد لەم زۆنە ئەو ڕێگەیان نییە کە بچن ئیش و کار بەخۆی بکەن لە ڕووی داراییەوە ئیش و کار زۆر کەمە لە دوای بەڵاوبوونەوەی ئەو پەتایش من ئەتوانم بڵێم کە لە سەدا ده لە سەد هاوکاری پێشکەش کرایە ئەو هاوکاریانشکە پێشکەش کراینە لەلایەن خێرمەند و خێرخوازی
کوردستانی بووە کە توانیان هاوکاری بێنن لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە توانین تۆزێ لەو کریزانە کەم بکەینەوە لە هەمان کاتدا توانیمان تەنسیقێکی باش بکەین لەگەڵ وەزارەتی کوچ و کوژبەران کەوا خۆراک و پسولەی خۆراک و پسولەی تەندروستی بۆیان دابین بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی حتا هەبوونی ڕێکخراوەکان کاوانەی کە ئەرکم دەبێنە ناو کەم بن ئەوانیشان کریزێکی زۆر لەسەر ئێمە دروست کرد چونکە لە هەمان کاتدا ئەوانیش نەیانتوانی کە بەردەوامی بە ئیشوکارەکان و چاڵاکیەکانی خۆی بدەن لە ناو کەمدا بۆیە بەڕاستی بارودۆخێکی زۆر نەخۆشە هەتا ئێستاش زۆر نەخۆشە بەڵام من ئەتوانم بڵێم کە بۆ ئەو بارودۆخە ئەم بارودۆخان وەکو دەزانیت ئەو پەتایە بوو سەبەبی پترانی و بوو سەبەبی کریزی ئابووری و سیاسی و ئەمنی و ئەو هەموو بابەتانە کەیسەکە گشتی بوو ئەکیت فاکتەری و خراپی هەبوو لەسەر کەمپی خۆشمان بەڵام بەداخەوە ئەوەی زۆر گرنگ بوو کە ئیدارەی کەم بوو دەستگای خێرخوازی بارزانی ئیشی لەسەری دەکرد ئەوە بوو کە ئەمە بتوانین ئەو کەمپە بپارێزین دوور لەو پەتایە سپاس بخواش کە هەتا ئێستا دوای دو دەربازبوونی 4 مانگ بە پامادبوونمان بە ڕێکارە خوپارێزی و ڕێکارەکانی خوپارێزی وەزارەتی تەندروستی و هەرێمی کوردستان توانیمان 100% ئەم کەمپانە و ئەم ژینگەیە بپارێزین بە سەلامەتی و بەخاوێنی. بەێ کاک میێوان وەک دن ینی پێدفینە بوو کامپە حەسەن شام و ئەو کامپێندی ئەvê dikevne navbera çekpointa Mosul û Hewlêrê barûdoxê wan cuda hat ba teamülkirin çunkî her wekî ya xwe ya niha bû nimûne kampên ser bi parêzgeha Hewlêrê evê penaberan bînîn bû nimûne em kampa Kevirgoz bînîn xelkê vê derê ji bo şolê dikarî bêne senterê Hewlêrê lê di nava kampa we ev tişte nîne êdî rêjeya hejariyê rêjeya bêşoliyê zêde dibe pêdivîne bû ku zêdetir yan bibêjin bi çavekê diyê sehkir ba van kampan evê dikevne wan sinûrane ku haletê wan yê taybet e بێگومان کاک سەمیر ئەم لەو باوەڕێدامە کە حکوومەتی هەرێمی کوردستان درێخی نەکردووە لەو باوەڕێدا لەم بوارەدا قەت درێخی نەکرد بۆیەش کە لە دوای دەربازبوونی قۆناغی یەکەمی کە چ ڕۆژی خەیان لە کەرەنتینی سەرتاسەری لە هەرێمی کوردستان توانیمان لەو ماوەیەدا ئێمە حالەتی ئیشکردنی وەکو کابرا کە کاسب بێ یان شوان بێ یان سیارێکی بچووکی هەبێ بتوانێتن هاتنوچی بکاتن ئێمە بە هەماهەنگی لەگەڵ بازگەکانی سنووری خۆمان توانیمان ئەو کێشانە چارەسەر بکەین بەڵام بۆ ئەو بابەتانەی کەوا هەر خەڵکێک بتوانێتن ئیش و کارەکانی بکاتن بەداخەوە بارودۆخەکە زۆر خراپ بوو بوویە هەرچی کە پەنەمان بۆی دەبرد یان باسمان بووی دەکرد یەکەم جار باسی سەلامەتی ئەو خەڵکەی دەکرد چونکو بەڕاستی کاک سەمیر دۆخی کەمپەکانی لای خۆمان لە ڕۆی تەندروستیەوە لە ڕۆی سکتەری تەندروستیەوە زۆر لاوازە هیچ هەبوونێکی نییە بووە ئێمە زۆر جەختمان لەسەر ئەوە دەکردەوە کەوا ئێمە ئەو کەمپانە بیپارێزین با برسی ببن با نەبوونیان هەبێ بەڵام با سەلامەت بن چون ئەگەر هاتوو خوا نەخواست بە هیچ حالەتێک لە کەمپەکانی ئێمە ڕۆیدا بە ئەوە کارەساتی مروری ڕۆی دەدا لەناو ئەو کەمپانە چونکو بەڕاستی لەوێ سیکتەری تەندروستی ئەتوانم بڵێم ژێر لە سفرە. بەێ کاک میێوان وەکو داوی پرسیار ببێژین پەتایە ڤایرۆسا کۆرۆنایە بەردەوامە ئەڤاستەنگیە هەر ببێژی ددۆمینە و بەردەوامە پلانên weş بۆی داهات و هەم ببێژین بۆ سێکتەرê تەندروستی هەم بۆ خۆپارێزیە هەم ژیش بۆی ژیانە van ئاوارê di nava kampa we çi xizmetguzarî dê pêşkêşî wan hênkirin û rênmayên we çi ne wekû dawî pirsyar بەڵێ بگومان ئێمە ئەوەی لەسەر ئێمە بێتن وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەردەوام لە هەماهەنگینە لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ بازگەکانی خۆماندا لە هەمان کاریش لە ڕێگای ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لە پارێزگای نینەوە توانیان هەماهەنگێکی باش بکەین لەگەڵ پارێزگای نینەوە کەوا بتوانن قندێک قۆناغی ئاسانکاری بکرێتن لەو ماوەیەدا لە دوای کەمبوونەوەی پەتاکانی کەیسەکانی پەتای کۆرۆنا لە هەمان کاتەش داوامان لێ کردووە داوامان لە ڕێخاوانی دەوڵەتیەکانی کردووە هەر لە ڕێگەی
جەنابەتەوە لە پێدای دەنگی ڕادیۆی دەنگی سەلام ئەو دەنگە بەرزەکەمەوە بوو لایەنی پەیوەندیدار بۆ حکوومەتی مرکزی عێراق بۆ ڕێکخراوی نێودەوڵەتیەکان کەوە سکتەری تەندروستی سکتەری خوراک لە کەمپەکانی ئێمە وەزعیان زۆر خراپە شایانی ئەوەیە کە زیاتر گرنگی پێ بدرێتن شایانی ئەوەیە کە زیاتر بەرچاوی خەڵک بەرچاوی وەربگرێتن سەرەڕای هەبوونی ئەو بارودۆخە لە هەمان کاتیشدا من نایمەی من ئەوەیە کە هەرێکی لە خۆمان هەر تاکێکی خۆمان بتوانین پابندین بەڕێنماکانی خۆپارێزی بەڕێنماکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی بتوانین ئەو ژینگە جوانە بۆی بتوانین ئەو وڵاتە جوانە بیپارێزین لەو پەتایە ئەو هیوادارم هەموو لایەک کە سەلامەت دەبێتن و دوور بن لە نەخۆشی. بله برای میوان صدیق برای ببره کمپ حسن شام یوتو سر به دزگاه خیرخوازی بارزانی گلک سپاس بو وانزان یاریانه